وبنيامين انظر الجوانب فوق ماشي حبيبي من ڕۆژان لەخوان و تەبێژە ڕێکخراوی سروشتی کوردستان ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان لە چوارچێوەی پلانی ساڵانەمان و بە هاوکاری هەردوو شەتڵگەی شاتوو و شەتڵگەی نێرگس هەڵساین بە ئەنجامدانی چالاشی گوڵدابەشکردن بەسەر نەخۆشانی توشبانی ژێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا. ئامانجی ئێمە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لەوەی کە ئاگاداری ژینگەکەیان من چونکە ژینگەی پاک نەوەیەکی تەندروستمان پێگەێنێ و ئەبێ ئێمەش بەم ئامانجە هەڵساین بە دابەشکردنی گوڵ وی زیاتر هاوڵاتیان هۆشیار بن لە ئەگەری پاکڕاگررتنی ژینگەی وڵاتەکەیان. من وەکو ژالیا سیروان خۆم زۆر بە خۆشحاڵەزانم ئەمڕۆ لەگەڵ ڕێکخراوی سروشتی کوردستان لەم جۆرە چالاکیە بەشداریم کردووە بە دڵنیاییەوە ئەم جۆرەکە چالاکیانە زۆر گرنگە و هۆشیاریدانەوە بە خەڵک و خستنەوە دڵیان هی ئەم نەخۆشانە هیوا و هیوای باشبوونەوەیان بۆ خوازین زۆر خۆم بە خۆشحاڵەزانم لێرە. من پەیامێکم هەیە بۆ هاوڵاتانی عزیز. پەیامەکەم ئەوەیە کە ئەگەرەتانێ من نەمرم دڵی دایکم نستێ تمێسکی باوکم نەبینن بۆی تووشی نەخۆشی ژێرپەنجە نەبوون تیا ژینگە بپارێزین هیوای چاکبوونەوە بکەو بۆ مناڵانەی بۆ ئەو ژنانەی کە تووشی نەخۆشی ژێرپەنجە بوون. بۆ بینینی ڤیدیۆی زیاتر سبسکرایبی کەناڵی یوتیوبی دووە ڕۆژ نێت بکەن. دووە ڕۆژی میدیای کوردیە.